حاجەکەم بینی نعلەکەی تووڕە بوو نعلەکانی ئەوە کرد پێی دادەدان دەگوت لەعین ئەوەی زانی شێتان لەوێ دانیشە چوار مەشقی بەڵام خۆی هەموو ڕەمز و هێمایە. جەمرەی کوبرا دەڵێ ئیبلیس هاتوۆتە پێش ئیبراهیم تۆ ئەو کوڕەت بۆ کوێدەوەی خەونێک کردیوە ئەو هەرە کوڕەت هەیە چۆن سەری دەبڕی ئەوانە حەوت بەردی پێدادا لە لای جەمرەی وستا دەچێتە تۆمەن بە دوای یەکدان لە لای جەمرەی کوبرا لە لای کەعبەوەیە وستا لەولا ئەوی دیکە لەولاتر لە لای مینا ئەمجا لەوێ دەچێتە پێش هاجر ئەویش حەوت کە بەردی پێدادا دوای لە لای سوغرا دەچێتە پێش ئیسماعیل دەڵێت و چۆن خۆت تەسلیمی ئەو بابە کردووە ئەوە ئیبلیس دەچێتە سەر شکل بە شەرێک یانی چۆن خۆت تەسلیم کردو ئەوانە و ڕازیمە بۆ ئەویش حەوت بەردی پێدادا. کۆمەلگا هەمیشە ئەو سێ یان پیاوە یان ژنە یان منداڵە پیاوەکە دەبێت ئەوکو ئیبراهیم بکە بۆ خوا ملکەز بێ ئامادە بێ جگەرەکەی خۆشی لە پێناوی خوا دەسەر بێ ئافرەتەکە دەبێت وەکو هاجر بکە یعنی عاتیفەی ئافرەتانە زاڵ نەکەنە تەواو خوا فەرمێتی تەواو منداڵەکەش دەبێت وەکو ئیسماعیل بکە بۆی ئێستا ئەو ورد کە بەرد پێدادانە یادکردنەوەی ئیبراهیم و هاجر و ئیسماعیلن کۆمەلگای مسلمان دەبێت ئاوادە هەمووی وەکو گوتم خواپەرستەکانی حەج هەمووی تێدا بەرجەستەبوونی تەنیا خواپەرستی و بەندایەتی بۆ خوایە